کوردستانی سربەخۆ کینم کینم خی گەورەی میرەبان بەڕێزان ئامادەبووان و ڕەوەندی کوردی لە شاری مانچستەر و وڵاتی بەریتانیا هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. وەکو دەبینن ئەمڕۆ ڕۆژێکی ساردە، دەستەکانمان زۆر ساردن بەڵام دڵەکانمان گەرمە لەبەرەوەی هۆکارێکی نیشتیمانی ئێمە هێناوەتە سەر ئەم لۆکیشنە و وای لێکردوین کە بەم سەرمایە لێرە هەڵوێستمان ڕابگەێنین. وەکو دەزانن ئێستا ئێمە لە بەردەم ئۆفیسی کەناڵی BBC زمان حاڵی حکوومەتی بەریتانیا وەستاونی و دەمانەوێت پەیامی ڕەوەندی کوردی و گەلی کوردیان پێ بگەێنین، پێیان بڵێن کە ئێمە بە هۆکارێکی کوردانە و بوێرانە و ئازایانە هاتوویەتە ئێرە و دەمانەوێت داکۆکی لە مافەکانمان بکەین. گەورە و میهرەبان هاوڕێیان گەنجانی دڵسۆزی نەتەوەکەتان، ئەو گەنجانەی کەوا بە بەرچاوتانەوە خوێن لە هاوڵاتیان و هاونیشتیمانیانتان ئەچۆڕێت، ئۆقرەتان نەگرت لەوەتی ڕووداوەکانی ڕۆژاوا ڕوو ئەدەن ئێمە لەسەر جادەین. ئەمە نیشانەی دڵسۆزی و پاکی و خۆشویستنی ئێوەیە بۆ نیشتیمانەکەتان. بەڕێزان، ئێمە لە وڵاتێکین هاوارەکەین، بەداخەوە ئەم قسەیەکەم، لە وڵاتێکین هاوارەکەین ئەڵێن یەک دوو هەریەکەکە لەبەرەوەی لەم وڵاتە و هاوپەیمانەکانی بڕیاری لەتکردن و بە چوارکردنی کوردستانیان داوە. ئێمە داوامان کردووە و داوا ئەکەین هاوڵاتیانی ئەم وڵاتە ببنە هۆکار بۆەوەی زەخت لەم وڵاتە و لە حکومەتەکەیان بکەن، داوای لێبردون لە میلەتی کورد بکەن. لەوەتی ئەوان ئەم وڵاتەیان لە توپەت کردووە، نیشتیمانی ئێمان لە کردووە بە چوار پارچە، لەو کات و ساتەوە خوێن لە وڵاتە ئەڕوات. بۆیە داوامان کردووەکە لە بەردەم ئەم بینایە خۆ پیشاندان بکەین. ئەوەی گرنگە بەڕێزان و هاوڕانی خۆشەویست، بابەتی ئاین تێکەڵ کراوە بەم مەسەلەیە کە ئێمە هەمومان ڕۆڵەی موسڵمانین، هەمومان شانازی ئەەکەین کە دایک و باوکێکی پاک و بەریئمان هەیە. بابەتی نەتەوە بابەتێکە هیچ پەیوەندی بە تێز و پێزی دینی و ئاینیەوە نییە. ئەوانەی کەوا بە ناوی ئەڵڵاهو ئەکبەرەوە پەلاماری دایک و خوشک و براکانمانەدەن لە ڕۆژاوای کوردستان، فڕیان بە ئیسلامەوە نییە. خۆشبەختانە هەر ئەو مزگەوتانەی کە لە بەریتانیا هەبوون تشکی شێریان بەرکەوت لە هاوکاریکردنی برا خوشکەکانمان لە ڕۆژاوای کوردستان. لەبەرەوە هیچ گرژیەک دروست مەکەن و ئەم مەوزوع و بابەتەیە کە دۆزینەتەوەیە کە تێکەڵ مەکەن بە بابەتی ئاینیەوە. بە یەک دەنگ بە یەک داوە، ڕزگاری بۆ ڕۆژ ئاوا، بە یەک دەنگ بە یەک داوە، ڕزگاری بۆ ڕۆژ ئاوا، باکوور باشوور ڕۆژهەڵات، تا ڕۆژ ئاوا یەک وڵات، باشوور ڕۆژهەڵاتە، کوردستان یەک وڵاتە، کینە ئەم کی ڕێکخراوی داکۆک دەخوێنینەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان،
ڕێگەاندراوی سیاسی ڕێکخراوی داکۆک سەبارەت بە دۆخی ڕۆژئاوای کوردستان کۆمەڵگای نێودەوڵەتی لایەنە پەیوەندیدارەکان گەلی کوردی تێکۆشەر ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر نیشتیمانی کۆنی کوردان لە قۆناغێکی تەواو هەستیاردایە. ئەم گەلە ستەم دیندەیە لەم ماوەکەمەی ڕابردوودا بۆ دنیای سەرمایهدار و بەرژەوەندی خواز سەلماندی کە برینی هەر تاکێکی کورد برینی هەموو نەتەوەیەکە و جوامێری و یەگرتوویمان تەنها چەکمانە بۆمانەوە نەک پشتبەستن بە دۆستە درۆزنەکانمان. ئەمڕۆ ڕۆژئاوای کوردستان دوای لەشکرکێشیەکی بەرفراوان بە پاڵپشتی تورکیا و بێدەنگی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا ڕوبەڕووی مەترسی جدی بۆتەوە. داهەنوکەش هەر بەردەوامە. دروشمەکانی وەک برایەتی گەلان نابێت چیتر ببنە هۆی ئەوەی چاو لەو لایەنانە بپۆشین و کە لە یەکەم دەرفەتدا ئاشتی و شووناسمان دەخەنە مەترسیەوە. مێژوو شایەتە کە ئێمە وەکو کورد هەمیشە دەرگای مێهرەبانیمان بۆ ئاوارە و لە قەوماوان کردوتەوە. لە بەرامبەردا بەداخەوە تەنیا خیانەتمان لێکراوە. لە کاتێکا نەخشەی سیاسی ناوچەکە بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنێت بەڕووکار وا دیار لە ڕێکەوتنی نێوان کورد و حکوومەتی نوێی سووریا بە سەرۆکایەتی خەلیفەی پێشووی داعش ئەحمەد شەرع یاخود ئەحمەد جوولانی بەرەو جێبەجێکردن بچێت. ئێمە لە ڕێکخراوی داکۆک وەکو لایەنێکی مەدەنی و داکۆکی کار لە ماف و ئازادی هەڵوێستی خۆمان لەم خاڵانەدا دەخەینە ڕوو ئەیدەن بە گوێی دۆستە بەرژەندی خواز و دژمنانەکانمان. یەکەم، گەلی گور تەنها بۆ خاکی خۆی نەجەنگە بەڵکو خەڵایەکی مرۆیی بوو دژی تیرۆریسم لەناو کەوانەدا داعش. جێگەی داخە کە وڵاتانی زلهێز لە پێناو بەرژەوەندی کاتی چاو لە هەموو قوربانیەکانی ئەم گەلەدا دەپۆشن و ڕێگە دەدەن ناسنامەی کورد بکرێتە قوربانی مامەڵە سیاسیەکان. دووەم، ترسمان هەیە لە ئەنجام گەیاندنی جینوسایدی سپی. ئەگەرچی باس لە تێکەڵکردنی دامەزراوەکان دەکرێت لە نێوان کورد و لایەنی بەرامبەردا، بەڵام هۆشداری دەدەین ئەم پرۆسەیە نەبێتە پۆشەریەک بۆ توانەوەی هێزی کورد لە ناو سیستەمێکی ناوەندگەرایی مەرکەزی نوێدا هەر جۆرە هەوڵێک بۆ تەعریبکردن یان پەراوێزکردنی زمانی کوردی بە جینۆسایدێکی کوردی سپی هەژمار دەکەین و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە. سێەم، ئێمە بە گومانێکی زۆرەوە دەڕوانینە ئەو گروپە چەکدارانەی دوێنێ دژی کورد دەجەنگان و ئەمڕۆ لە ژێر ناوی حکوومەتی نوێدا دەردەکەونەوە، پێناسەیەکی نوێ دەدەن بە خۆیان، بەرگێک و فەیسێکی نوێ دەدەن بە خۆیان. دەبێت چاودێریەکی وردی نێودەوڵەتی هەبێت تا ئەم ڕێکەوتانە نەبنە دەرفەتێک بۆ تۆڵەکردنەوەی لە گەلەکەمان و سڕینەوەی گەلەکەمان. داواکاری ئەستراتیجیەکانمان بریتین لە: یەکەم، داوا لە نەتەوەی گرتووەکان دەکەین ببنە گەرانتیکاری مافە شارستانی و نەتەوەییەکانی گەلی کورد بە تایبەت لە ڕۆژئاوا. دووەم، زمانی کوردی وەک هێڵی سوور و دەستکەوتێکی نەتەوەیی دەبێت لە ناوەندەکانی خوێندندا بە شێوەیەکی سەرەکی گرنگی پێ بدرێت و بە زمانی فەرمی بناسرێت. سێەم، گەڕانەوەی خەڵکی ئەفرین سەرەکانی گسپی بۆ زێدی خۆیان دەبێت لە ئەولەویەتدا بێت و ڕێگری لە هەر گۆڕانکاریەکی دیموگرافی بکرێت. لە کۆتاییدا دەڵێن گەلی کورد سەلماندی کە دڵسۆزترین هاوپەیمانی مرۆڤایەتیە، مرۆڤی ڕاستەقینەیە، بەرگی ڕاستەقینەی مرۆڤایەتی پۆشیوە. بەڵام بەداخەوە جیهانی سەرمایەداری بێبەزەیی دووبارە و سێبارە و 100 بارە خەیانەتی لێکرد. ئێمە لە ڕێکخراوی داکۆک ڕای دەگەێنین کە بێدەنگ نابین، بە هەموو شێوازێکی مەدەنی بەردەوام دەبین لە داکۆکیکردن لە خاک و زمان و نیشتیمان و ناسنامەی نەتەوەکەمان و پاڵپشتین بە پشتیوانی دۆزی ڕەوای گەلەکەمان. هەموو هەوڵێکی خۆسەپاندن و دەست درێژی چ سەربازی بێت یان کللتوری یان زمانی لەسەر خاکمان بێ ڕەتی دەکەینەوە، چونکە بەیەکەوە ژیان و ماف و هەموو پێکهاتەکان دەخاتە مەترسیەوە و شوێنەواری بۆ 10 ساڵ درێژە دەکێشێ. ڕێکخراوی داکۆک
بۆ مافی ئازادی 5 شوباتی ساڵی 2026 ژاوا بۆ ڕۆژهەڵات لە باکوور هەتا باشوور ڕۆژاوا بۆ ڕۆژهەڵات یەک ئامانجە یەک خەبات کوردستانە کوردستان کوردستانی سەربەخۆ urgent appeal to the world's conscience. Hear the cry of the world's largest stateless nation. We, the Kurdish people, a nation whose history is steeped in oppression and displacement, once again face an existential threat. After being partitioned across 4 states against our will by colonial powers, we have endured decades of persecution and denial. This suffering has been compounded by internal conflicts often ignited by foreign interference and local proxies, the scourge of which continue to haunt our people to this day. However, what is unfolding now is a dangerous new phase of genocide. The enemies of freedom are orchestrating a systematic campaign not only of physical violence but of cultural erasure. They seek to strip us of our national identity and forcefully impose the language and culture of the oppressor upon our future generations. It is deeply distressing that this organized onslaught is occurring under the silent gaze of the international community, Europe, the United States, and Islamic world. Today in Syria, under the guise of new governance, groups are committing atrocities with ideology indistinguishable from that of ISIS. They stand against progress, against the right of women, and against the most fundamental human liberties. Their aim is to transform our ancestral lands into the sanctuary for extremism and hatred. Our call to the living conscience of the world, the time for action now. We appeal to those nations that have long priorities, political and economic interests over human lives. Break your silence, wake your conscience, and end the cycle of indifference toward the violations being perpetrated against Kurds across all 4 parts of Kurdistan. We demand that you prioritize humanity, let human dignity and universal rights, not narrow inhuman interests, be the primary criteria for the international relations. Protect a nation. Take a decisive stand to ensure that bloody history and massacres don't repeat themselves. Don't allow a nation to be stripped of its identity and left to the mercy of those who seek its destruction. Our struggle for justice and life continues. We express our profound gratitude to every humanitarian individual and organization that in this dire hour extends a hand of support to our just cause. Victory to the will of the people and to justice. Thank you. هەمووتانەکەم یاخوا بەخێر بێن سەر چاو. ڕۆژئاوا لە نێوان بەرداشی داگیرکاری و هەڕەشەی توونڕەویدا لە کاتێکدا گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا سەرقاڵی پاراستنی قەوارەی خۆبەڕێبەری و بنیاتنانەوەی
کۆمەڵگەیەکی دیموکراسیە جارێکی تر گروپە توونڕەوەکان بە سەرکردایەتی جۆلانی بوونەتە مەترسیەکی جدی بۆ سەر ئاسایش و ژیانی هاوڵاتیانی کورد. ئەو جوڵە سەربازانەی ئەم دوایی کە بە ناوی جیاوازەوە ئەنجام دەدرێت تەنها گۆڕینی نەخشەی سەربازی نین، بەڵکو هێرشێکی ڕاستەوخۆن بۆ سەر ناسنامەی نەتەوەیی و ئاشتی کۆمەڵایەتی لە ناوچەکەدا. جۆلانی و گروپەکەی درێژکراوەی هەمان فیکری تاریکپەرستی و داعشن کە ئامانجیان تێکدانی پێکەوە ژیانی گەلانە، ئامانجی هێرشەکان تەنها گرتنی خاک نییە، بەڵکو سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی کوردە و تێکدانی ئەو ئارامیەیە کە بە خوێنی هەزاران شەهید لە ڕۆژئاوا بەدەست هاتووە. پەیامی ئێمە پاراستنی ڕۆژئاوایە و ئەرکێکی نەتەوەیی و مرۆییە. بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر ئەم تاوانە شەرعیەتدانە بە تیرۆر. لە کۆتاییدا دەڵێم ڕۆژئاوا نامرێت چونکە ئیرادەی گەل لە چەکی تووڕەوەکان بەهێزترە. زۆر سوپاستانەکەم. Today, we affirm our pride in being Kurdish. The Kurdish people number more than 40 million, yet this reality has never translated into recognition of our fundamental right to self-determination and independence. We ask a simple question. We are the Kurds meant to be exist in dignity. In the north, they are imprisoned. In the east, they are deliberately and impoverished. In the west, they are subjected to occupation and genocide. In the south, their dignity is systematically undermined. Today, we deliver a simple and clear message to the world. While the international community has shown solidarity with the people of Palestine and Ukraine, the blood of hundreds of Kurdish fighters and the suffering of thousands of Kurdish civilians are treated as insignificant. The United Nations and the global human rights system have revealed themselves as hollow ideals. The United States, long regarded as the champions of democracy, abandoned the Kurds after we stood on the front lines against ISIS and helped protect global security. Shame on the powerful nations that have chosen silence in the fight of Kurdish operation. Now this, as long as one Kurdish remain, Kurdistan will live. The Kurdish people played a decisive role in defending Europe and the West from ISIS terrorism. Yet those same power, through their alliance and policies, particularly involving Syria and Turkey, have enabled the resurgence of extremist groups of weakened Kurdish resistance. We will not remain silent. We will continue to demand our rights, our dignity, and our future. For us, it's a matter of existence, either Kurdistan or the either of our people. Thank you so much. ڕۆژاوا نیشتیمانە دەنگی هەر هەمومانە ڕۆژاوا نیشتیمانە نیشانەی بەهێزیمانە ڕۆژاوا نیشتیمانە داهاتووی هەر هەمومانە ڕۆژاوا نیشتیمانە نیشانەی بەهێزیمانە ناوی ئەو خوایەی کە ئەم جلو بەرگ و ئەم زمانە و کوردستانی بە من بەخشی. سڵاو و ڕێز بۆ تاک بە تاک و ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک. وەکو شارەزایە بە درێژایی سەدان ساڵ لە مێژووی خەباتی کوردایەتی تا دوژمنانی کورد کەڵبەکانیان تیش کردووە وەکو سەگی هار ناویانەتە خوێن و گۆشتی ڕۆڵەکانی میلەتی کورد. ئەمڕۆژ لێرەوە منیش بە کوردستان ئەڵێم کوردستان کێ بوو دوعای لێ کردی؟ کوردستان کێ بوو وەهای لێ کردی؟ کوردستان کێ بوو بەم دەردەی بردی؟ کوردستان بۆ چوا بەش بەشوردی؟ کوردستان بۆ چوا بەش بەشوردی؟ دەک دەست ڕزابێ ئەو دەستە پیسە واژۆی دابەشبوون توی کردە کیسە. و داواتان لێ یەکەم برادەرانی عزیز هاوڕێیانی عزیز کامڕۆ کۆبوونەتەوانی لێرانە
لە ئەم سرودایە بەشدار بن لەگەڵ ما و لە دوامەوە بیڵێنەوە با گەرم و گوڕێکی زیاتر بین بە چالاکیەکە و جێی خۆی بگرێ مادووبوونەکەمان بەزانە چییە تکاتان لێ یەکەم هاوکارم بن لە دوامەوە بیڵێنەوەێ ئەوەی سرودی نیشتیمانیە سرودی نیشتیمانی شەهیدانە ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنە و نیشانتان نامرێنە و نیشانتان ئێوە بوونە ڕابەرێمە بوونە پێشت و سەنگەرێمە ئێوە بوونە ڕابەرێمە بوونە پێشت و سەنگەرێمە تاجی زێرین تا لەسەرنا تاجی زێرین تا لەسەرنا دوژمنی گەلتان وەدەرینا دوژمنی گەلتان وەدەرینا ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنە و نیشانتان نامرێنە و نیشانتان زۆر سپاس پرسیارێکی سادەمانەیە بەڵام وەڵامەکەی لە هەموو جیهانداونە لە باکوور زیندانیمان دەکەن لە ڕۆژاوا دەمانکوژن داگیرمان دەکەن لە ڕۆژەڵات برسیمان دەکەن لە باشوور شکۆمان دەشێنن کێ ئازادی کوردی دەوێ کێ دەزانێت کە خوێنمان هەرزان نییە بۆچی لە پاریس و نیویۆرک و بەرلین بەراماری سەگێک بدرێ هەموو گیان ڕنگدانەوەی دەکا بەڵام کاتێ خوێنی کوردێک دەڕژێ هیچ دەنگێک نایەتە دەرەوە ئێمە دەسەلمێنین کە خوێنی کورد هەرزان نییە ئازادی کورد تاوان نییە ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێین کورد دەژی کوردستان دەژی بەرخۆدان دەژی بژی کورد بژی کوردستان بژی بەرخۆدان. Today at the doors of the BBC because the world has chosen blindness. The British government, the international community and much of the global media have closed their eyes to the systematic oppression, war crimes and brutal violations being carried out against the Kurds in Rojava. This is a stain on the conscience of the United Kingdom and on the conscience of the world. Yesterday you called the Kurds champions. You called them the shield of humanity. Yesterday Kurdish fighters were praised on your screens for defeating ISIS and protecting the streets of London, Paris and New York. But today those same champions are attacked. They are displaced. Their homes are destroyed. And their voices are erased. And the UK and the international community who benefited from the sacrifice and continuously speak about human rights have chosen to look away. It's shameful that in this country there are strong laws to punish those who mistreat animals. Yet there is silence when the Kurds are killed, insulted and oppressed. Is a Kurdish life worth so little? And to the journalists and editors of the BBC watching us from inside this building, you are the eyes and voice of this country. You decide what is shown and what is erased. When you remain silent in the face of injustice, you are not being neutral. You are protecting the oppressors and helping to bury the truth. A public broadcaster has a moral duty. Silence in the face of oppression is a betrayal of that duty. Finally, we say to the UK government and the international community, stop the hypocrisy, stop the betrayal. The Kurds stood for the world when the world was in danger. Now we demand that the world stands for the Kurds in Rojava. Thanks. بەخێراتنی هەموو لایەک دەکەین ئازیزان ئەوەی جێگای دەستخۆشی و دڵخۆشیە ئەمڕۆ هەموو ڕەنگەکان هەموو خەمەکان هەموو ئازارەکان هەموو دەنگەکان بۆ کورد و کوردستانە شۆڕشی ڕۆژئاوا شۆڕشی هەموو کوردە لە هەموو شوێنێک و لە هەموو پارچەکان یعنی نابێ و ناکرێ و ناگونجێ کورد بیت و دڵت بە کوردستان نەسووتێ لەم کاتەیە و یەکگرتوون نەبی لە ناویەکە ئەم ڕووداوانەی ڕۆژئاوا ئەوەی دەرخست
کە هیچ کەسێک دۆستی کورد نییە، هیچ کەسێک برای کورد نییە، هیچ قەومێک دۆستی کورد نییە جگەل لە کورد خۆی. هەموو چواردە دوژمنمانن، هەموو کەس ئاواتی نەبوونمانە خوازێ. بەڵام ئەمڕۆ داوانە وای کرد گەلی کورد لە هەموو پارچێک لە هەموو شوێنێک هاودەنگ و هاو هەڵوێست و هاو خوێن بێت لە هەموو جێگایەک یەکگرت و یەک هەڵوێست بی لەناو یەکە. گەلی کورد ئەوەی سلمان تەنها لە ڕووی ئیداریەوە دابەش بۆ بەسەر 4 پارچەیە، بەڵام لە ڕووی ناخەوە لە ڕووی هەستەوە هەمومان یەک کوردین و هەمومان یەک جەستین. ئێستا زانیمان بۆچی وڵاتەکان بۆچی بە پەیمانی سایکس بیکۆ کوردیان کرد 4 بەشە و دابەشیان کرد بە 4 وڵاتە، تەنها ئەوەیان زانی بوو کە کورد یەک بگرێ یەکگرتو ئەبێ لە ناو یەکا و یەکدەنگ و یەک هەڵوێستە بێ، ئەگەر یەک بین زیاتر پشتمان قایمە بێ بە یەکەوە. لە کۆتاییدا لەسەر وەز و قافیەکەی عوسمان بایدەمیر منی شەڵێم دوژمنی باو باپیرانمان نابنە دۆستی لاوانمان، دوژمنی باو باپیرانمان نابنە دۆستی لاوانمان. هەر بژین دەستان خۆش بێ. کوردستانم گیانی فیدای گرد و دۆڵ و چیایی بەرز خەفەت مەخۆ، سرم لە ڕێی پاراستنی خاک و خۆڵی خەفەت مەخۆ، ڕۆحم نەزری دەشتی سەوز و دەریای مەستی خەفەت مەخۆ. ئاگال لێیە نەوەکانی قازی و شێخی پیران چیان پێیە؟ ئاگال لێیە بێچۆ شوێران چۆن دەرچن لە بێشەیان؟ ئاگال لێیە چه هەستێکی تینوی ئازادی تۆیان پێیە؟ ئاگال لێیە پیران بە کوڵ دوعاکەن؟ کوردستانم ئیتر بەسە خەفەت مەخۆ. کەزیەک دەبڕن هەزاران دەهۆنینەوە، مۆمێک دەکوژێنەوە هەزاران دادەگیسێنینەوە، چرایەک خامۆش دەکەن هەزاران هەڵ دەکەینەوە. دڵنیا بن دوژمنان ئەم قۆناغە مێژویە بە خوێن دەنووسینەوە. خوێن لە گیانی شەربانان بتکێ تا دوا خولە قەت ناوەستێ، بۆ کورد هەر بەشی گریان بێ، ئەم چەرخەتاکەی هەروە بێ. قازی سێری ڕۆڵەکانکە چەند ئازا و قازی سێری ڕۆڵەکانکە چەند ئازا و چاونەترسن، گیان فیدای بە گیانی دەکەن بۆ ڕۆژ ئاوا بێترسن، لە تۆ فێری شۆڕش بوون. بۆیە لە مردن بێباکەن، لەسەر ڕێبازی تۆ دەوەسن، شۆڕژگێڕی ئاو و خاکەن، دایگیان چاوەڕێ مەکە. وازوو بۆ لای تۆ بێمەوە کە نەخشەی وڵاتم گۆڕی ئەو کات موژدەت بۆ دێنمەوە، سوێن بەوەی کە گیانی بەدەستە تا دوا خولەک لە ڕۆژ ئاوام. زۆر سپاس. کوردستان یەک جەستەیە، خوشک و برا بەڕێزەکانم و برایانی دڵسۆز و نیشتیمان پەروەر. ئەمڕۆ ئێمە لێرەین وەکو کوردێک لە شاری مانچستەر ئامادەین، نەک تەنیا بۆ ئەوەی ناڕەزایەتی دەربڕین، بەڵکو بۆ ئەوەی بە هەموو جیان بڵێین ڕۆژئاوا تەنیا نییە، هەموو کورد پشتیوانە. ئێمە لێرەین تا پەیامێکی ڕوون بدەین بە داگیرکەران. ئێوە دەتوانن خاکمان بە تەلەدراویەکان پارچە بکەن، دەتوانن سنووری دەستکرد لە نێوان شارەکانمان بشکێنن، بەڵام هەرگیز ناتوانن ڕووی یەکگرتووی ئەم نەتەوەیە بشکێنن، چونکە هەمومان دەزانین کورد یەکە و گەلە و دابەش نابێت. ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژ ئاوای کوردستان دەگوزارێت برینێکی قوڵە لە دەستەی هەموو کوردێک، کاتێک لە قامیشلۆ کۆبانی و عفرین منداڵێک ئازار دەچێژێت، دەنجی هاواری لە مەهابات و سنە دەبیسترێت، لە ئامێد و دێرسیم کڵپەیە، لە هەولێر سلێمانی خوێنی بۆ دەڕژێ. ئێمە لێرە بە دەنجی بەرز هاوار دەکەین بژی یەکێتی گەلی کورد لە مەهابات تا قامیشلو. ئێمە لێرە لە ناوەندی بڕیاری جیهانیەوە لە بەریتانیا داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین چیتر مەبنە تەماشەکەری ئەو زوڵمە لە ڕۆژ ئاوا دەکرێت. بێدەنجی ئێوە بەرامبەر بە وێرانکردنی ژێرخانی ڕۆژ ئاوا و کوشتنی مرۆڤی بێتاوان شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی. ئێمە گەلێکین ئاشتی و ئازادیمان دەوێت، بەڵام لە ئاستەم و بێدەنگ نابین، چونکە نابۆ شەڕ و داگیرکاری بەڵێ بۆ ئازادی و سەرفراسی. زۆر سپاس. یەکە 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 گەلی کورد یەکە گەلی کورد یەکە بژی بەر خۆدانە ڕۆژاوە بژی بەر خۆدانە کۆبانێ بژی بەر خۆدانە ڕۆژاوە بژی بەر خۆدانە قامیشلۆ ڕۆژاوە تەنها نییە هەموو کورد پشتیوانیە
کینام کینام ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە کینام کینام